Poroshenko rêberên NATOyê di heftaya yekê ya meha tîrmehê de anko meha heftan ji bo hilcivînekê li ser pirsgirêkên ewlehî û berevaniyê serdana paytexta Tirkiye Enqereyê bikin. Peyamnêrê dengê Amerîka lê Kongresê Merîwan Hemed ji bo agahiyên dawî yên li ser amadekariyan û rola Kongresê bi miraya Merîwan çi zanyarên dawî divê derbarê divê amadekariyên hilcivîna NATOyê li Enqereyê li cem te hene؟ بەڵێ سیروان لە مانگی داهاتووە کۆبوونەوەی لووتکەی سەرانی ناتۆ لە ئەنقەرە بەڕێوە چێ دەمە یەکەم جارە لە ماوەی زیاتر لە 20 ساڵدا کەم کۆنگرەیە لە ئەنقەرە دەکرێتەوە بڕیارە سەرۆک ترامپ بەشداری و کۆنفرانس ئەو کۆبوونەوانە بکات و هەروەها چەندین ئەندامانی کۆنگرێز لە ئەنجومەنی سینات و هەروەها لە ئەنجومەنی نوێنەران بەشداری دەبن لەم کۆبوونەوەکاندا و ئێستا ئامادەکاری لە واشنگتن لێرە لە واشنگتن زۆرە و چەندین ناوەندی لە کۆڵینەوە توێژینەوە چەندین چالاکیان ئەنجام داوە ئەم هەفتەیە دوو ئەندامی کۆنگرێس پانەڵێکی گفتوگۆیان ساز کرد بۆ گفتوگۆکردن دەربارەی پێداویستی و چاوەڕوانیەکانیان لە کۆبوونەوەکانی ناتۆ لێرەدا راپۆرتێکمان ئامادە کردووە کە پێم خۆشە پێم باشە ئێمە و بینەران لەگەڵ ئێوەیە تەماشای ئەو راپۆرتە بکەین. مانگی داهاتوو سەرکردەکانی پەیمانی ئەتڵەسی باکوور دەگەنە ئەنقەرەی پایتەختی تورکیا بۆ کۆبوونەوەی لووتکەی هاوپەیمانێتیەکە. سەرۆک ترامپ بڕیاری داوە بەشداری کۆبوونەوەکان بکات و واشنگتن لە دۆخی ئامادەکاریدایە و گفتوگۆ دەربارەی ناتۆ لێرە لە پایتەختی ئەمریکا گەرم بووە. ئەم هەفتەیە ناوەندی ئەتلانتیک کاونسڵ دیدارێکی ڕێخست بۆ گفتوگۆکردن دەربارەی کۆبوونەوەکانی لووتکەی ناتۆ کە دەیان سیاسەتمەدار و یاسادانەر و دیپلۆمات و زیاتر لە 20 باڵیۆز و نێردەری وڵاتانی جیهان ئامادەی بوون. ئامادەبووان هاتبوون بۆ گوێگرتن لە هەردوو سیناتۆر جین شاهین و تۆم تێلس ئەندامانی لیژنەی خزمەتگوزاری چەکداری ئەنجومەنی سینات کە دوو دەنگ و بڕیاردەری گرنگن سەبارەت بە بابەتەکانی بەرگری و ئاسایش. ئەگەر بتوانین بە یەک دەنگ و بە هاوڕایی بڕۆین بۆ کۆبوونەوەکانی لووتکەی ناتۆ سەبارەت بە ئۆکرانیا و وەڵامدانەوەی ئەو جەنگە و بە یەک دەنگ ئەو نیگەرانیانە چارەسەر بکەین کە وڵاتانی ناتۆ هەیەە ئەوە لووتکەیەکی ئەرێنی دەبێت و پەیامێکی ئەرێنی دەبێت بۆ جیهان. هیوادارم کە بتوانین دام بەوەدا بنین کە هێشتا رووسیا لە نەیارە سەرەکیەکانی ئێمەیە. هێشتا چینیەکێکە لە سەرەکی ترین نەیار و ڕەکابەرمان. ئێرانیش دوژمنە و هەمیشە دوژمن دەبێت. گفتوگۆکە سەرنجی لەسەر چەند بابەتێکی گرنگدا وەک خەرجی بەرگری ئەندامانی ناتۆ. پاش چەندین ساڵ لە کەمتەرخەمی ئەندامانی ناتۆ خەرجی بەرگریان بە شێوەیەکی بەرچاو زیاد کردووە و ساڵی پار کەنەدا وڵاتانی ئەوروپا 90 میلیارد دۆلاری زیاتریان لە بواری بەرگری خەرج کردووە. مەریوان حەمە، دەنگی ئەمریکا، واشنگتن. مەریوان چاوەڕوان دەکرێت بەرنامەی کاری ئەم کۆبوونەوانە چی بن؟ گرنگیان چییە؟ بەڵێ کۆبوونەوەکان گرنگێکی زۆریان هەیە بەفراو چونکە یەک ریزی و یەکگرتووی ناتۆ لە چەندین بواردا تاقی دەکرێتەوە و هێشتا لەگەڵەوەی هێشتا بەرنامەی کاری کۆبوونەوەکان بە شێوەیەکی فەرمی بڵاو نەکراوەتەوە دەزانین کە تەوەرەی سەرەکی کۆبوونەوەکان بریتیە بن لە خەرجی بەرگری بابەتی سەرەکیە بێت هاوپەیمانان بڵێنیان داوە کە خەرجی بەرگریان زیادکەن بێگومان باز لەوە دەکرێت کە چۆن و تا چەند ئەو بەڵێنانەیان کراوەتە کردار پشتیوانی بەردەوامی بۆ ئۆکرانیا و مەترسیەکانی رووسیا و بۆ سەر ئەوروپا بە تایبەتی و ململانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بابەتی تری سەرەکیە بن لەم کۆبوونەوانە یەکێکی ترکە لەو بابەتانەی کە باسەگرێ زیادکردنی بەرهەمهێنان و دابینکردنی چەک و تفاقی سەربازیە چونکە بۆچوونەکان ئەوەن کە ئەگەر توانای پیشەسازی بەرهەمهێنان و دابینکردنی کەرەسەی سەربازی باش نەکرێت توانە سەربازەکانی ناتۆ بە پێی پێویست پێش ناخرێت تەنانەت لە کاتی زیادکردنی بوجەشدا لەبەرەوە ئەم بابەتانە ئەم کۆبوونەوانەی ناتۆ کۆبوونەوەی هەڵسەنگاندنە بێ بۆ هەموو ئەندامانی ناتۆ کە تا چەند توانیویانە لە زیادکردنی بوجۆ بڕۆن بۆ زیادکردن و پێشخستنی توانە سەربازەکانیان.
بله مریوان حما پیامنر دنگ امریکا لبر کنگرس بو گلک سپاس مریوان بوان آگاهی و پیزانینم